دەچینە لای دارتاشەیەک کە لە ویلایەتی جۆرجیای ئەمریکاوە بۆ ئیشکردن خۆی گەیاندۆتە قەزای ڕەواندۆز. پاش ئەوەی کاروبارەکانی لە ماڵەوە تەواو دەکات بەرەو ئیشی خۆی دەچێت. دوکانێکی تاڕادەیەک گەورەی لەناو بازاری ڕەواندۆز کردوتەوە و ڕۆژانە کاری دارتاشی تێیدا دەکات. ئەندرۆید بێڵی لەم دوکانەدا هەم شتە کۆنەکان نوێ دەکاتەوە و هەمیش دروستیان دەکات. کاتێک دێم بۆ دوکانەکەم هەردوو جۆری ئیشەکەم هەن. هەندێک خەڵک کاری تایبەتیان دەوێت وەک مێزی تایبەت یان تەختی نووسن. هەندێکیشان چاکردنەوە و نۆژەنکردنەوەی شتە کۆنەکانیان دەوێت وەک دەرگا یان مێزی نان خواردن یان هەر شتێکی تر بێت. جا هەردوو جۆرەکە هەن و پێشم خۆشن. وەک ئاشکرای دەکات 3 ساڵە لە هەرێمی کوردستاندا ئەم کارە دەکات. بۆیە بەڕنامەشی هەیە لقی نوێی کارەکەی لە شارەکانی تری هەرێمی کوردستاندا بکاتەوە. ئێستا هەر ئەم دوکانم هەیە لە ڕەواندوز. پلانیشم هەیە هەندێک دوکانی بچووکتر بکەمەوە لە سۆران. بەڵام ئەمانە هێشتا پلان و شوێنە سەرەکیەکەم ئێرەیە. کریارم زۆرن لە هەولێر و لە سۆران و ڕەواندز و هەروەها چۆمان. جا ئێرە شوێنە سەرەکیەکەمە و بۆ شوێنی تریش دەگەڕێم تا کاری تێدا بکەم. جگە لە کڕیارە کوردەکانی ئەندرۆید هاوڵاتیانی هۆڵندی و ئەمریکایی و وڵاتانی تریش سەردانیان دەکرد و داوای دروستکردنی کەرەستەی جیاجای دارتاشیان لێ دەکرد. کاتێک هاتینە ڕەواندز ئەندرۆمان ناسی و دواتر ئەپارتمانتێکمان بەکرێگرت و ئەندرۆ ئەم جۆرە کابینەی دروست کرد و لە ئەپارتمانەکەمان داینە. کابینەکان زۆر جوان و خۆی و داود کە یارمەتی دەدات دروستیان کرد و لە ئاشپەزخانەکەی ئەپارتمانتەکەدا بۆیان داناوین و زۆر جوانن. بەشی سەرەوە و بەشی خوارەوەیشی بەڕاستی کارێکی جوانیان کردووە. ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە دوای ئەوەی لە کار دەکەوێت ئەندرۆید بێڵی کاری تێدا دەکات و بەدار دروستی دەکاتەوە. بۆیە خەڵکی و گەشتیاران بەرداوام وێنە لەگەڵ ئەم ئۆتۆمبیلە دەگرن و خاوەنەکەیشی سوودی لێوە دەبینێت بۆ کاروبارەکانی. ڕۆژانە پێچم و پێ دێم پێچمە بازار و پێ دێمەوە ئیشی دوکانی خۆ پێ جێبەجێکەم و وەڵڵای خەڵک بە ئەم پێیان جوانە و گەشتیار ڕۆژانە دێن لێ ڕاگر سەیر دەکەن و پرسمی دەگەرەگرن و کاتێک ئەندرۆید لە کارەکەی تەواو دەبێت دەچێتە لای هاوڕێکانی لە چایخانە و شوێنە گشتیەکانی ڕەواندۆز بۆ بەسەربردنی کاتەکانی. ئیشی نەجاریە کرد ماڵی یاکۆیان بوو. دووسێ ئیشی بۆ کردم پارەشی وەرناگرت. ئیشێکی بە جوانەکە فێرە کوردی بووە دەگە خەڵکی تێکەڵاوە کوڕێکی زۆر باشە خەڵک خۆی شێوێ ئیشەکە چێ بوو ناجا پارەکەشی کەم وەرەگری وەرناگری جا ئەوەل جار بوو تعارفم لەگە کرد مشارێکی بە هەدیە دامی ئەمیش گوتمەوە چیە گوتی هەدیە بیبە بێ پارێدان ئەدا بەنسبەتەوەی ئەوەیە بەس کوڕە زۆر باشە شەو ڕۆژ لە بازاری بی کەس عێلاقی پێدانە دەگە خەڵک تێکەڵاوە بەزە ماڵی خەڵکی ناخوا خازی خەڵجەگری هەموو شتێکێکە. ئەندرۆید بێڵی بە جۆرێک تێکەڵی کەش و هەوای ڕەواندز بووە نایەوێت دەستبەرداری ئەم ناوچەیە بێت بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ کارەکەی بەرفراوانتر دەکات. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا قەزای ڕەواندز.